خۆپشاندان و ناڕەزایی کاسبکاران و دوکاندارانی هەولێر بەردەوامە و ئەمڕۆ یەکشەممە 19/4/2020 ژمارێک لە دوکاندارانی بازاری لەنگەی هەولێر گرتبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم بازارەکە ئەنجامدا و داواکار بوون ڕێگایان پێ بدرێ بازارەکانیان بکەنەوە. بقرعان زلامات تدا إسا نانية بداية من دالي لا ترسل لمال بريان كتيا لمال قشكان كتيا فاقبل ناقب ونوعي كاك يا ريما مدن بيكينوا يان سهر السرق ما ممكن بجيج يان من دابين كتكاتي من قناعة ببراي خود بكا ودو صالة حالي لنقا وحاليا وزع ما غرابة بيرار ليمان سوتا اما داوا كان وقت جماعة لنقاي او لنقا 2500 دوكانة بلام 10000 سرخيزان لسر او لنقا يجدقا دوكاني سي عالي لسر بجيج يعني دوكاني دي لسر او لنقا يستاكش عمره ما 50 رجل ماري كانت يان كدينا اما جا صار ما كان الحكومه السامان دادنين باردن بين دوكانك ما ممكنوا برد ما يجدكين مش باني زعملوا دانين اقل نظام كان كما رد ما دا قبات ما قال لي ما قبات كنوا هموش يان كريتينا لنا خواني شركريتينا همو يان دجوري داكتينا بخوا اوي خوا دابي عبدي خوينيتيان بس اسلامتي او هي جان او هي كردا كريم او هي او دوكاننا بكنوا عالمي آزاد كان كرة بخوای برام هیچ تچوانی او کوخو پسی و تچی بسیتا هەر ئەمڕۆ لە چوارچێوەی ناڕەزاییەکانی کاسبکاران و دوکانداران لە شەقامی مەخموری هەولێر بە هەمان شێوە گرتبوونەوەیەکی ناڕەزایی بەڕێوەچوو دوکانداران و کاسبکاران داواکار بوون ڕێگایان پێ بدرێ کاسبی بکەن بۆ پێی لە ماوەی ڕابردوو زیانی زۆریان بەرکەوتووە. ماوەیەکی زۆرە دوکانەکانمان داخراوە قەدەغەی هاتوچۆ زۆر تاسیری لەو خەرکەی کردیا بە تایبەتیش خەرچی هەژار ئەگەر نا قەدەغەی هاتوچۆ با لەسەر هەمومان وەکو یەکبی شەریکاتی نەفت قەپات نییە کۆمپانیا زەخمەکان قەپات نییە بە کاچ خۆم برێم بڕۆستە 100 مەتری لە تەنی شوقەکانی MRF بە سەتان کرێکاری بیانی هەیەەوە ئیشێ دەکا ئێگەر لۆمە مەمنوع بالوانیش مەمنوع بی ئەمە خەرچی کاسبکارین دژی ئەو حکومەتەی نینە ئەمە داوای مافی خۆمان دەکەین ئیشکەرین کاسبین خەرک نەبوونە خەرک برسیە خەرک تێنیە داوا لەو بەڕێزانە دەکەین بەخەمە و خەرکەی بین پابندی هەموو ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیە و پابندش بووینە مانگێک زیاتر ئێمە لە ماڵەوەینا هەر دوکاندارێک هەر کۆمپانیایەک زیاتر لە 5 کەس 6 کەس ڕسقی لەسەر ئەو دوکانەیە تەکسیە پیکابە کۆگایە هەمووی مەسرەفی لەسەرە ئەمە داوا لە حکومەت دەکەین دوکانەکانمان بۆ بکاتەوە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەمە کار دەکەین هەر کاتێک زانیمان ڤایرۆسەکە تەشەنە دەکاتەوە بڵاو دەبێتەوە چۆن بە یەک بڕیار دوکانەکانمان داخەچوچینەوە ماڵەوە دووبارە ئامادەینە دایخێنەوە مانگێکی تر بچنەوە ماڵەوە بەڵام ئەمە لێرەوە بەدلایانی پەیوەنددار دەڵێن ئێمە ئامادەینە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دوکانەکانمان بکەینەوە پابەند دەبین. جادەی مەخموری ئەوە سارعکی سناعیە لە ئەوەلیەوە هەموو دوکانەکانیان کارەباچیان بۆ ڕیچیە یعنی ئەوە بەقاری نییە مارکێت نییە خەڵکی لێ خڕبیتەوە ئەوەکان کارگەکان کراینەوە ئەوانە پێویستیان بە مەوادیە بە کێبڵە بە کۆنتاکتەرە بە وایرە بە هەموو شتەکە بە بۆڕیە بە ئەوەیە. جیاماژەیە دوای درێژکردنەوەی قەدەغەکردنی هاتوچۆ لە هەرێمی کوردستان شەپۆلێکی ناڕەزایی کاسبکاران و دوکاندارانی شاری هەولێر و شوێنەکانی دیکەی لێکەوتەوە ئەویش بەهۆی خراپی ژیان و گوزەرانیان کە لە ماوەی ڕابردوو بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆ نەیانتوانیوە کاسبی خۆیان بکەن و دوکانەکانیان بکەنەوە ئێستاش داوا دەکەن ڕێگایان پێ بدرێ کاسبی بکەن بە